دەزانەی خۆشەویستان دیسان مەڵاوە کێ دەزانێ جارێکی تر ئەمان بینناوە بە چەپکێک گوڵی پاییزە و جلوبەرێکی ڕەشی ماتەمینەوە لە پێشوازی گەڕانەوەی تەرمی ئازیزانیان و چاویان پڕە لە فرمێسک و حەسرەت ئاه بۆ ئەو حکوومەتە هەڵدەکێشن کە ڕۆڵەکانیانی ناچار بە کۆچبەری کرد. ئێرە فڕۆکەخانەی سلێمانیە، ئەمانە کە سوکاری 8 قوربانی ڕێگەی کۆچن بۆ ئەوروپا. ئەم دایکە کوڕەکەی و چواردنەوەی لە دەریای ڕەشدا خنکان کاتێک ویستیان نەهامەتیەکانی کوردستان بەجێ بهێڵن. وڵا کوڕە شیرنەکەم لە دەست مەینەتی و لە دەست داماوی و لە دەست ئەم قەیرانە ڕۆیشتن، لە دەست ژیانی تاڵ ڕۆیشتن. کەس لە خۆشی ڕاکە کوڕی من لە داخی ژیانی تاڵ و لە داخی قوربەسەری هەستا سەری خۆی هەڵگرت ڕۆی. ئەمە کارە سادەکەی کوڕی منەوە تا ڕۆی بڕوات نەجاتی بێ لە دەست ئەم ژیانە تاڵە بۆ خۆی دایکێ بمرێ. ئەوە تا خۆی ونە بە کچێکەوە قوربانی دوو کوڕی داوە جەرگی سوتاوە دوو کوڕی خنکاوە خەسووی خنکاوە. کوڕەکەشم نادیارە لەگەڵ کچەکەی. داوا لە هەمووتانەکەم، داوا لە حکوومەتەکانەکەم، داوا لە هەرێمی کوردستانەکەم بەسە ئەم قەیرانە با هیچ کە ڕۆڵەی خەڵک داماو نەبێ. بەسە ئەم قەیرانە بەسە قەیران نییە خۆیان کردویانە بە قەیران بیکا لە ڕای ئەو خوایە بەسە قەیران با ڕۆڵەی خەڵک هیچکە نەچێ بخینکێ لە بەحری ڕەش وەک کۆرپەکانی من کە جووتێکم لە بەحری ڕەش خنکاوە. تراژیدیای ئەم هاوڵاتیانە و کە سوکارەکانیان هێشتا کۆتایی نەهاتووە. تا ئێستا چارەنووسی 4 هاوڵاتی دیکە بە نادیاری ماوەتەوە کە سوکارەکانیشان داوا لە حکوومەتی هەرێم و تورکیا دەکەن کار بۆ دۆزینەوەی تەرمەکانیان بکەن لە دەریای ڕەشدا. خزم و کەسوکار وەکو خزم و کەسوکار تەمان ئەگەر کورد بێ هەمووی خزم و کەسوکاری ئێمەیە، بەڵام ئەوانەی کە زۆر لێمان و نزیکن تەمان ئامۆزایکی کچیشی ئامۆزای خۆمە لەگەڵ 4 منداڵەکانی دایک و 4 منداڵ بوون کە ئەوانە هەست 4یان لەگەڵ کاک ئیبراهیم کە باوشیانە هەمویان پێکەوە بوون، بەڵام کاک ئیبراهیم سواز بەخوای گەورە کە ئەو نەجاتی بوو، بەڵام ئەوانیش خوای گەورە ڕەحمیان پێ بکات. 5 کەسی ئەمەتیایە خەسووم و ئامۆزایەکەم و خێزانەکەی و دوو مناڵەکەی، بەڵام خێزانەکەی دەرچووە. ئەم شەو تەرمی خەسووم لەگەڵ کوڕی ئاماج ئەگەڕێتەوە کە ناوی ئەلیاسا، دوانیشمان بێسەر شوێن تاسە دیار نەمردون نەزیندون دیار نەماون. ئاماج ئامۆزە و تاسە دیار نەماوە لەگەڵ کچەکەیە. کە سوکاری قوربانیەکان دەڵێن بێکاری و خراپی بژێوی ژیان و قەیرانی دارایی و ناڕوونی چارەنووسی منداڵەکانیان وایان کرد کە کوردستان بەجێ بێڵن. بە پێی راپۆرتی فیدراسیۆنی پەنابەرانیش تا ئێستا پێشوازی لە 22 تەرمی کۆچبەران کراوە و چارەنووسی 7 کۆچبەری دیکەی کوردیش بە نادیاری ماوەتەوە. وازیمان لە 22 تەرم کردووە کە یەکجاری 22مان لەلایەن تورکیاوە ئێمە ناوی 74 کەس و ئێمە هاتووە. ئەمە ماڵ ئاوایی کۆتایی و یەکجاری کە سوکاری ئەو هاوڵاتیانەیە کەمە بەبەستی پەنابەری ڕۆیان کردە ئەوروپا، بەڵام بەداخەوەکە نەگەشتن بە ئاواتەکانیان کە بریتی بوو لە بنیادنانی ژیانێکی خۆش کە جیاوازتر بێت لە هەرێمی کوردستان و ئەو مافەی کە هەیەی وەکو هاوڵاتی بە شێوەیەکی ئازادانە پەیڕەوی بکات. ئەم وێنانەی کە ئێستا ئێوە دەیبینن کۆتایی ئەو تراژیدیایە کە سەدان کۆچبەری کورد چاوەڕێی دەکات. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.